لە ڕاستیدا کرێ ئێمە لە چەند هەندێکەوە تەماشای وها گرێ بەستێ بکەین لەم کات و سادەدا کە ئێستا حکوومەتێک کە سیفەتەکەی بۆ بەکار بەڕێکەر ئەنجامێدا. ڕەهەندێکیان بریتە لە پێگەی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵی لە چوارچێوەی وڵاتێکی گەورەی فیدراڵیە کە خاوەنی دەستوری نووسرا و مادەکانی 111 و 112 دەستوری هەمیشەیی عێراق ئاماژە بۆ دەکا کە ئەوەی پێی دەوترێ بەرهەمە نەوتی و غازیەکان واتە تەواویەوە پێ دەوتێت سەروەتە گشتیەکان بە ئاو سەروەتە زەمینیەکانیشەوە پێویستی بە دابەشکاریکی قوڵ و جیاواسێ واتە ئەسبەقیەت و پێشینەی بۆ حکوومەتی ناوەندە ئەمجا بۆ هەرێمەکان یاخود بە هەندێکیان بە هاوبەشی ئەنجامی بدەن نەک بە تەنیا منەوە دەستەواژەی کە جەنابتان ئاماژەت پێدا ئەو سەبارەت بە وەزیرە منیش خوێندمەوە لە شوێنە گەڵێ تەنانەت پرسیشمان نەکردووەکو چۆنەها لە هەندێک پرسی کۆمەڵایەتی ئاڵێ پرسم نەکردووە مەوزوعیشی وا یەکلانەکردنەوەی بەڕاوێژ و بە تەنسیقی نێوانیان بەڕاستی کارەساتێکی گەورەیە کەواتە هەندێکیانە هەرێم لە چوارچێوەی وڵاتی فیدراڵیە ناکرێ وها ماڵمەڵە بکە. یەکێکی تر لە ڕەهەندیەکان بریتێ لە بڕیارەکەی ئەوەی پێی دەوترا هەندێک پێڵێن دادگای پاریس ئەو تەنا هەیەکی تەحکیمی بوو ئەو دەستە یەکلاکەرەوەی پاریس تەواوی گرێبەستێ نەوتی و غازی و هەموو ئەوانەی هەمووی هەڵوەشانەوە کەواتە تۆ لە کاتی ئێستادا کە پابندی و نەوت وەستێنراوە نزیکەی 3 ساڵە تۆ ناتوانانی هەناردەی لیترێک نەوت بکەی بە ڕێگەی یاسایی ئەوە ڕێگە قاچاق و زەمینیەکان ئەوە بابەتێکی ترە ناتوانانی بە شێوەی مافی خۆت بە حسابی خۆت کە ئەڵێ مافی خۆمە ئەنجام بدەی کەواتە لە ئێستادا ئەنجامدانی وەها گرێبەستێکی بە قەبارەیەکی وا گەورە و لە چەندین کێڵگەی گەورەی هەرێم و ناوچەکانی دەرەوەی هەرێمی شەندێکیان بەڕاستی وا کاتۆ کەوتە بەردەم گەورەترین بەرپرسیاریەوە لەو ڕەهەندانەوە گرفتی گەورەی بۆ دروستە بێت چونکە حکوومەتی کاربەڕێکەر وەکو باسم کرد لە ڕووی پرەنسیپە ئیداریەکانەوە مافی خۆیەتی تا 6 مانگیش تەمەنی خۆی درێژە پێ بدا نەک درێژ بێتەوە بۆ 2 ساڵ و زیاتر و یەکێک لەوانەیە حکوومەتی کاربەرێکە مافی نییە کە پەنای بۆ بەرێ بریتێ لە ئیبرانی عقود